ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە و چەند بەرنامەی هەفتەکانی ڕابردوومان سەبارەت بە ڕاپەڕینی شۆڕژێڕانی ئێرانە بێت. لەم بەرنمەیە وامان بە چاکزانی سەبارەت بە جوڵانەوەی یەکسانی خوازانەی ژنانی ئێران و خەباتی ژنانی ئێران کە ئەمڕۆ بوونەتە بڕبڕە پشتی ڕاپەڕینی شۆڕژێڕانی ئێران. ئەم بەرنمەیە سەبارەت بەم بابەتە بێ. میوانیان بەرنمێشم هەڵاڵە تاهیریە کە هەڵسوڕاوێکی کۆمونیست و هەڵسوڕاوێکی جوڵانەوەی یەکسانی خوازانی ژنانی ئێرانە. پاش ئەم ڤیددیو کورتە لە خزمەتیەوە بین بۆ درێژە پێدان بە بەرنمەکان فەرمون. زندگی آزادی المرأة فضائيين جوسه زندگی vida شایجه حیات سنی آزادی الحرية گلیا freedom. بەڵێ ژن ژیان ئازادی بوو بە دروشمی جوڵانەوەیەکی جیهانی. ئەم هوتافە یەکەم جار لە شاری سەقز لە ڕێوڕسمی ناشتنی ژینە ئەمینی مەحسا ئەمینی گوترایەوە وە لەوێ و پەڕێەوە بۆ سەراسەری ئێران و لە ئێرانیشەوە بۆ سەراسەری دنیا. شێری لەسەر وترا، سرودی لەسەر وترا، گۆرانی لەسەر وترا، هونەرمەندان، هونەرپیشەکان، گۆرانی بێژان، کەسانی دەرکەوتوو و هەڵسوڕاوانی جوڵانەوەی ژنان و جوڵانەوەی یەکسانی خوازی لە سەراسەری دنیاە بەم جوڵانەوە پەیوەست بوون. ئەمڕۆی تر جوڵانەوەی ژن ژیان ئازادی تەنها جوڵانەوەیکی ئێرانی نییە، جوڵانەوەیکی سەرتاسەریە. وەک یەکێک لە فەیلسوفەکان سلاڤۆی ژیژیک باسی کرد لە جێگایەکە لە پەیامێکە کە بۆ خەڵکی ئێرانیدا، وتی جوڵانەوەی ئێوە دروشمی ئێوە ژن ژیان ئازادی لەسەر و هەموو شتێکەوە جوڵانەوەی فیمنیستی لە ئاستی دنیاە تووشی قەیران کردووە. جوڵانەوەیە کە کێشەی ژنانی لە بەرامبەر پیاوانە ئابینی، لە ناو خێزانە ئەبینی، لە بەرامبەر کللتورە ئەبینی. ئەم جوڵانەوەی ئەمڕۆ کەوتۆتە بەردەم پرسیارێکی گەورە، پرسیارێکی جددی کە وەختێک جوڵانەوەی ژنان چیتر جوڵانەوەیەکی بەم معنایە ڕۆژانە و باسکردن لەسەر پلەپایە و جێگا و شوێن لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتان نییە، لە ناو پەرلەمانەکانان نییە، لە ناو حکوومەتەکانان نییە. ئەوە نییە کە چەند ژن مدیر عامەوە چەند ژن دام و دەستگای دەسەڵاتە بەشدارە، بەڵکو قسە لەسەر ئەوەیە کە لە بەرامبەر حکوومەتێک و دەسەڵاتێکی سیاسیە ڕائەپەڕێەوە داوای سەرەتایەترین مافەکانی خۆیەکە
لە کۆمەلگایەکە ڕاپەڕێەوە داوای بەرابەریەکە داوای یەکسانیەکە ئەو وەختە مەسلەی مافیژنان و بەرابەری ژن و پیاو چی لێ دێ لەم چوارچێوەیە ئەم جوڵانەوەیە هەموو ئەوەی کە پێوترێ جوڵانەی فیمینیستی لە ئاسی دنیا خسۆتە بەردەم پرسیارێکی گەورە کە چۆنی خۆی تاریف کاتەوە بە بڕای من وا دیارەکە ئەم جوڵانەوەیە ناتوانێت چیتر لە چوارچێوەی خۆیان ئەم هەڵمەتە و پەلامارە بۆ ئازادی و بەرابەری زیاتری ئینسانەکان قەتیس بکە. ئەمە لەم بەرنامەیە هەوڵەدەین لەم جوڵانەوە ورد بینەوە بە تەنها باسەکەمان لە ستایشکردن و پیا هەڵدانیم جوڵانەوەی نییە سەیری زەمینەکانێکین سەیری ئەو ئاڵوگۆڕاناکەین کە دروستی کردووە لە مەسلەی شۆڕشی ئێرانەوە سەیری ئەو ئاستەنگاناکەین کە لە بەردەمی وەستاوە وەقسە لەسەرەواکەین کە ڕۆڵی ژنانی چەپ و کۆمونیست و یەکسانی خواست چییە لەم جوڵانەوەیە لە ڕاپەڕینەکەی چیەوە لە بەرامبەر ئەم جوڵانەوە چییە بۆ ئەم بەرنمەیە من بە باشم زانی هەڵاڵە تاهیری کە هەڵسوڕاوێکی سۆسیالیست یا کۆمونیستی ئێرانە ماوەیەکی دوور و درێژ لە کای سیاسیەوە لە ڕێکخراوە کۆمونیستیەکانە چالاک بووە و ئەو چالاکێکی مەیدانی جوڵانە و یەکسانی خوازانی ژنانیشە میوانداری بکەم بۆ ئەم بەرنمەیەوە بە سوپاسێکم کە داوەتەکەمی قوبول کرد بە خێراتی هەڵاڵە زۆر خۆشحاڵم کە لەگەڵ مایە بشۆ سپاسانەکەم سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویست هەر بژین هەڵاڵە ئێمە لێەوە دەست پێ بکەین پێت وایە زەمینەکانی دەرکەوتنی ئەم جوڵانەوەیە چییە لە ئێرانە چۆنەوە لە پڕێکا بینین ئەزانی کە ژنانی ئێران هەمیشە لە خەبات تابوون لە یەکەمین ڕۆژەکانی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و ڕەنگەوان یەکەمین توێژێک بوون وەختێک بەشێکی زۆری چەپەکان متەوەهم بوون یاخود خۆشخەیاڵ بوون بۆی کەوا خومینی توانێت لە بەرامبەر ئیمپریالیزمان بوەستێتەوە و سربەخۆیی میلی بۆ ئێران بهێنێتە دەست و لە دەست بڵێن پیلانەکانی سەرمایهداری دنیا ڕزگارمان کات و کەرامەت جێڕێتەوە بۆ ئێران ژنان زانیان کە کەرامەتیوان خەریکە لە یەکەمین ڕۆژەکانی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و خرێتە ژێر پێوە دیارە بەشێک لە جوڵانەوەی چەپ بەمە لە سەرەتاوە ئەمانەیە زانی بەڵام بەگشتی جوڵانەوەی چەپ زۆر متەوەهم بوو بە جمهوری ئیسلامی بەڵام ژنان وانە بوون یەکەمین توێژبوون هاتنە مەیدان و وتیان ئێمە شۆڕشمان نەکرد کە بگەڕێنێتەوە مان انقلاب نەکردین کە بە عەقەب بەرگەردیم ئەمە شیعاری یەکەمین خۆپیشاندانی ژنان بوو لە ئێرانە بەڵام ئەمڕۆ بینین ئەم جوڵانەوە تەنها ئەوە نییە تەنها مەسەلەکە لە بەرەنگاریەکی وە خۆپیشاندانێکی دیاری کرا و حرەکەیەکی بڵێن سیمبولیک لابردنی پەچە لە جێگایەکە یاخود دەرگیر بوون لەگەڵ مەلایەکەوەمانە نییە تەواوی کۆمەلگا بۆتە مەیدانی شۆڕشێکی حەقیقی زەمینەی ئەمە چییە چۆنی خوێنیتەوە تۆ چۆنی بینیت ئەمانەی کە لە پشت ئەم دیاردەیە وەستاون چین بەبڕێتەوە هەر لە سەرەتای هاتنەی جمهوری ئیسلامی و دەوڵەت کە هاتە سەرخەت شەڕی لەگەڵ ژنانەوە دەست پێ کرد بۆچی چونکە ئاڵاکەی بۆ داسەپاندنی خۆی وەکو دەوڵەت پەرچەمەکەی حیجاب بوو و بە حیجابیش فقط تیکەی پارچە نەبوو کە بەسەریابن لەواقع حیجاب وەکو مانیفستێکی جمهوری ئیسلامی وابوو کە ئەعلامی کرد کە لەمە دووە بەرامبەر بە ژن لە کۆمەلگای ئێمە لە ناو خانوادەکانە ئێمە بەرناممان چییە و چۆن ڕەفتارەکەی هەر لە ڕۆژی ئەوڵۆ کە دەستی کرد بە شەڕ لەگەڵ ژنانیش هەر لەو ڕۆژەوە ئیتر متوەجه بوون کە جەنگەندەی ئەسڵی لەگەڵ جمهوری ئیسلامی لە دەرەجەی ئەوەڵ ئەوانن هەر بۆیە دروستە سمبۆلیک لە تەزاهوراتێکە هاتنە مەیدان و کوتیان ئێمە نەرووسەری نەتووسەری نە لەچکە و نە لێدان و ئەعلامیان کرد بەڵام ئەساسەنەوەنیش هاتن ئەعلامی ئامادەگیان کرد کە کوتیان ئێمە نەگەڕێنەوە بۆ کۆیلەتی بەئەندازەی کافی لە دۆرانهای سەڵتەنەتی شایە هەمیشە موقعیەتی ژن موقعیەتی زۆر زۆر نابەرابەر بووە هەمیشە بەرتبقی دینی ئیسلام بەڕێوە چوو بوو و حتا باوجودیەوە کە لە دەورانی شا یەکسری مەدارس و دانشگا و ئیمکاناتێک فراهەم کرا بۆ ژنان بەڵام ئەساسەن لەسەر دینی شەریعە دووبارە لەگەڵ ژن ڕەفتارە کرا و ئاگاهی ژن تا حدودێ چوو بۆ سەرەوە و هەر بۆیە هاتن لە ناو ئینقلابە بەتۆری وەسیلە ئینقلابی 57 بەشداریان کرد
وەختێ دیتیان کە جمهوری ئیسلامی و بەکورداکە ئامادەگیوان بوو کە ئەعلامی شەڕ بکەن و بڵێن ئێمە رازی نین. دروستە نیرویەکی نظامی گەورە لە مەقابلیان ناوێستا و تقریبان 1/10 کە لە ئێرانە بە دەهەی سیاه مەشهورە، بە دەهەی ڕەش مەشهورە. لە واقع جمهوری ئیسلامی هات لە طریقی قانونی ئەساسی خۆی کە بەرمەبنای شەریعە بوو بە تۆری کولی تەواوی تەشەکلەکانی تارومار کرد، تەواوی ڕێکخراوەهای ژنان، دانیشتجویی، کرێکاری هەموو ئەوانەی بێدەنگ کرد و بە تایبەت بە لەژێر چارچێوە ڕەشی حیجابە کە ئەعلامی کرد کولە نەگەتماشە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیەکەی تەواوەن ژنی حەسف کرد لە جامعە و لە کانونی خانەوادە کە بۆی زۆر مەقەدەس بوو تەبلیغێکە لە مزگەوتەکان، لە مەدارس، لە هەموو جێگایەک کە چۆن تەماشای بەژن بکەن هەروەکو ئەحشام، هەروەکو مڵکێک کە ئەتوانن هەر بەڵایەکی بەسەرا بێنن و تەسەوری ئەوە بکەن کە چۆن ژنیش کەوتبووە ئەو موقعەتی کە ئەبێ مبارزە بکە لەگەڵ ئەم وەزیەتە هەر لە ڕۆژی ئەوەی ئامادە کرد. لەو دەهەی ئەوەڵە 10 ساڵی ئەوەڵ ژنان زۆر سەرکوب کران، بەڵام لە عینی حاڵ هەر خەریکی ئامادە سازی خۆشیان بوو. ئەنواعی شت دروست کرا، مەسەڵەن فێمینیزمی ئیسلامی دروست کرا لە ناو داڵانەکانی مەجلیسی جمهوری ئیسلامی، بەعزێ لە ژنانی خودی مەجلس خانوادەهای ئیسلامی بۆی کە جنبشی ژنان بێدەنکەن هاتن کوتیان ئێمە ئەتوانین لە طریقی مەجلس خواهشیان لێ بکەین، تەمەنایان لێ بکەین کە بەعزە قانونێک عوەز ببێ، بەعزە گوشایشێ بۆ ژنان دروست بێ، بەڵام لەولاوە ژنان لە هەشتی مارسەکانە دەرەکەوتن، شتێکی تریانە بوو، قەتنامەیەکی دیکەیان دەرەدا تا ئەوەی کە دەورانی ڕەفسنجانی هادەگە ئیجازەبەی زۆر کورد و ئیشاری پێکەم لە دەورانی ڕەفسنجانی چونکە احتیاجیان بە معاملاتی اقتصادی بوو لەگەڵ دنیا ڕوویەکیان نیشاندا چونکە ژنان مادەگیان بوو لە جامعی ئێران فورەن ئیستفادەیان کرد و بە مقدارێکی زۆر سازمانهای ژنان دروست بوو، دەنگهایەک بە وجود هاتن کە کاملە متفاوت بوو لەو جەوە فێمینیستی ئیسلامیە کە دروست بوو کە بەخشەنیش لە دەرەوەی وڵات پشتیبانیان لێکردن. ئێمە لە دەرەوەی وڵات بووین تەواوەن خەریک بووین کە ارتباط بگرین لەگەڵ ئەو تەیفە ڕادیکاڵ و ئازادی خوازە کە بە نوعێک قسەی ئێمە بوو، قسەی ئەوانیش بوو و پەرچەمەکانمان ئامانجەکانمان لە یەک نزیک بوون و یەک سریاوە تشکیل درا و لە زمانی خاتمیە ئەو گوشایشە زۆرتر بووە بۆی کە دەنگەکان بەرزتر ببێتەوە. مثلەن ئێمە وەختێک ئەعلاممان کرد کە لە عەلەیهی سەنگسار بە تۆری وەسێ لە ئێران ئەپێژا و فعالینی ئێمە لە ناوە فعالیتیانە کرد لە دەروی وڵات ئەم تۆغیانەی کە ئێستا وجودی مطلقاً وجودی نەبوو چونکە تۆهمێکی گەورە بوو، فێمینیزمێکی غەربی مۆدل ئوروپایی ئەو وەختە کە دوایی ئەچینە سەری ئەساساً مەسئلەی ژنانی ئێران نەبوو، ئەساساً بۆی مهم نەبوو کە سەنگسار لە ئێران وجودی هەیە و ئەبێ مقابلەی لەگەڵ بکرێ و ئەبێ پشتیوانی لێ بکرێ لەو مۆزوعە دەنچە با وجودیەوەی کە ژنان تەنها بوون لە ئێران بەڵام توانیان دەنگی خۆیان بە دەرەوە بگەێنن و سەنگساریان بە تەحمیل کرد بە جمهوری ئیسلامی. هەر کە سەنگسار تەحمیل کرا بە جمهوری ئیسلامی بەرەبەرە لابردنی سەنگساریان تەحمیل کرد، لابردنی ئەوەی کە بە تۆری عام ژن هەرە کوژران، ئەعدامکران، ئەکوژران لەژێر قەتڵی ناموسی بە هەموو جێرێک، بەڵام ئەوەی کە لە مەلەی ئام بەرتبقی قوانینی شەریعەی ئیسلامی 1400 ساڵ ژن بێنی لە مەیدان سەنگساریکەی ئەویان ئەو پاشەکشیان بە جمهوری ئیسلامی کرد و هەر لەوێەوە ئەم ڕێکخراوانە هەستەهایەک تەیفێکیان لە فعالینی ژن دروست کرد کە زۆر متفاوت قسەیە کرد کە ئیتر ژنانی مەجلیسی قبول نەبوو، کە ئیتر هەر ژنێکە لە داڵانی مەجلس دەقلانەوە فەورەن ئینتقادیان لێگرتن، لە عەلەیهیان ئەنووسین، ئیفشایانەکردن، دایان بود ئەمانە لەگەڵ خودی جمهوری ئیسلامی نابێ ئێمە مەجلیس دیارە مەجلیس مەبەستێت پەرلەمانی ئێران پارلەمانی دەوڵەت کە هەمویان جمهوری ئیسلامی بوون. بەنابراین ئەو جنبشە خۆی ئامادە کرد، جنبشی ئازادی خوازی، جنبشی ئازادی ژن و لە وەقع ئەبێ ئەوەش بڵم کە ئەم جنبشی ئازادی ژنە زۆر متفاوتە لەگەڵ کولی تاریخی جنبشی ژنان لە ئێران. لە واقع ئەو ڕۆژەی کە بە دنیا هاتە ئەو ڕۆژە بوو کە هاتە خیابان و کوتی نەڕوو سەری نەتوو سەری، چونکە هات جۆرێکی قسەی کرد، جۆرێکی متفاوت بوو لەگەڵ هەموو ئەو حرەکەت‌های ژنان کە ئەو دەم ئەیگوت وای هەویست بڵێ کە من هیچ فەرقێکم لەگەڵ باقی دنیا نیە،
من حەقمە کە بەرابەر بژیم، من ئازادی حەقمە، من ناچمە ژێرباری ئەم قوانینێکە بۆ تاندانەوە. بەرحاڵ بە مروری زەمان دوا دەورانی خاتمی کە ئەحمەدینژادوانە هێرشێکی زۆر گەورە بە ژنان کرا لە ئێران. هەڵاڵە بەر لەوەی ئیدامە بدێ، بەس پێم خۆشە ئەو تاریخە باسکە لە چه تاریخێکا بوو کە سەنگسار بە قانون ئیلغا کرایەوە لە ئێرانە؟ تقریبا هەل لە پێش هاتنی ڕەفسەنجانی کە بێت ئەساسەن دەوڵەت دەرگیر بوو لەوەی کە تەواوی دەوڵەتها ئیتمینانیان نەبوو بە ئێران بازاریان لەگەڵ بکەنەوە. ئەو بازارە اقتصادیە مهم بوو بۆ جمهوری ئیسلامی، لە تەنگنای ماڵی و اقتصادیا بوو، شەڕی لەگەڵ عێراق تەواو کردبوو و وەیرانێکی زۆری بە خەڵک تەحمیل کردبوو و دەرنەتیجە یا معاملاتێکی لەگەڵ ئوروپا بکردایە، لەگەڵ دنیا بکردایە. سەنگسارمان ئێمە ئەوەندە دەنگدا بوو لە ئوروپا کە خەڵک بیست بوویان، خەڵکی ئوروپا معتەرز بوون، بەنەتیجە بوویایە کۆتا بەهاتایە لە چەند ئەرسەدا. یەکێک لەوانە لە سەنگسار بوو، یەکێک لەوانە لە بەعزێک لە قانونی خانەوادە بۆ حەقی حەزانەتی منداڵ بوو، و یەکێکیشەوە بوو کە کوتیان بەعزێک تەشەکولها کە بە ئیجازەی خۆیان بوو تەشەکولهای زەنان بە وجود بێ وکە دیار بوو لەو فورجەیە تەشەکولهای مەخفی زەنان محەلات فعالینی ئێمە فعالینی بەشی ئازادی خوازی و بەرابەری تەڵەبی دەستیان پێکرد، دروستیان کرد، مدام دەستگیرە بوون، مدام عەزیە دەبوون، بەڵام کۆڵیان نەیەدا چونکە جەوەکە دروست ببوو، باز ببوو. نەسڵێکی جوان بە دنیا هاتبوو کە هیچ خبری لە ئەو ئینقلابە نەبوو، بەڵام لە تەریقی میدیاوە ئاگای لێ بوو کە لە دەرەوەی وڵات ژنان جوانان کچانی جوان چۆن ئەژین، داوای ئەوەیە کرد. ئەو نەسلا زۆر دەڕبوو، حەزر نەبوو هەموو شتێک قبولکە، تازە دەستی کرد بوو بەکار و خودی ئەو نەسلا دەستی پێکرد کە بوو بە هینە ئەرتەشی ئەو جنبشی ئازادی ژن کە بوێرێ بێتە بازار، بێت سخەنڕانی بکە. مەسەن بۆ نمونەمان بوو قەتنامە سونەتی ئەو جنبشە بوو کە هاتە دەرەوە. قەتنامەی ئەدا بەندهای زۆر ڕادیکال کەسەن لە قاموسی جمهوری ئیسلامی نەبوو، لە ئەوانە هەمووی دەقیقن. ئەم سەردەمە لە سەردەمی خاتەمیەوە ئەم ئینە دەستی پێکرد، بەڵام پێدوانیە دووبارە ئەمەی کە ئێستا ئەیبین لە سەرجادەکان جوڵانەوەی ژنژیان ئازادی پێدوانیە ئەمە جۆرێک بڵێن ڤێژنێکی ترە لە هینا هەیە لە بڵێن سۆفتوێرا کە دێڵێت 2.0 ئەوە نیە هەستەکەی ڤێژنێکی تری هەر ئەو جوڵانەوە بڵین تازە و نوێ و مۆدرنەیە بۆ ژنانی ئێران کە باسیەکەی ئەم جیلەی ئێستا ئەو کچانێک ئێستا سەرپۆش فڕێدەن، ئەو کچانێک ئێستا ئیسووتێنن، ئەو کچانێک کە بە سەماوە دێن و سەرپۆشەکانیان ئەخەنە ناو ئاگرە و ئەمانە هەستەکەی هێشتا لەوانەش دڕتر و لەوانەش بڵین چۆن بڵین تونند و تیشترن یاخود چالاکترن، ئازاترن، جەربەزەترن لەوانەیە کە لە سەردەمی خاتەمی و دوای خاتەمی بۆ ماوەیە کاتنەکە ئەوانە دقیقاً وایە. بەڵام لە دورانی خاتمیە ئەخ جنبشی ژنان جنبشێکی وەسیعە، گرایشاتێکی متفاوتی تایە. هەرە وەختە لە دورانی خاتمیە ئیسلاح تەڵەبەکانیش فعالینی هەڵسوراوی ژنی ئیسلاح تەڵەبیش بوو کە دووبارە ئەچەسپان بە ئیسلاحی قانونی ئەساسی، لەوانیشە زۆر فعال بوون. هەتا ئێستا بەعزێک لەوانە هێشتا لە زیندانن. من بە بەشی خۆم هەمیشە هەوڵدەم بۆ ئازادی نەسرینی ستوودە یەکێک لەوانەیە. جنبشی ئیسلاح تەڵەبی بوو، جنبشی فێمینیستی ئیسلامی بوو، جنبشی فێمینیستای پرۆغەرب بوو و جنبشی ئازادی ژنیش بوو کە نوعی سۆسیالیست بوو، نوعی ئەحزابی کۆمونیست و چەپ بوون، ارتباطیان هەبوو بەیەکەوە، ئارمانەکانیان لەگەڵ یەک نزیک بوو. دەنەتیجە بەو تەیفە گرایشە وەسیعەکە لە ناو جنبشی ژنانە بوو، هەموو معتەرز بوون بە وەزیەتەکە لە ئینایە بەغیر لە زەو فێمینیزمی ئیسلامی کە لە حزوری مەجلسە هەمیشە پارلەمانە هەمیشە قسەیە کرد. دەنەتیجە ئەم تەیفە وەسیعە هەم بوون. ئەوەی وا مهمە ئێستا ئەوەیە کە ئەو ژنانەی کە ئێمە ئێستا باسییانەکەین، ئەو حجابانەی کە ئەسووتێنرێن و فڕێ ئەدرێن لە جنسی جنبشی ئازادی ژنە. بۆچی؟ بەرەوەی کە تاریخی ئیسلاح تەڵەبیە فعالین و هەڵسوراوان هەمیشە ئەیان گوت کە حجاب مەسئلە نیە، مەسائلی هەیە بۆ ژنان. حجاب ئەتوانین دوایی باسی بکەین، حجابی ئیجباریە، لە سوورتێکە ئەم نەسلە جەدیدە ئێستا ئەڵە حجاب بێ حجاب. یعنی چی حجاب؟ ئەسا حجاب
وجودی نییە قسەی ئێمە حجابی ئیسلامیە ژنان کە ئیمڕۆ ئەیسووتێنن لەواقع بەرهەمی و ئەو گوڵان کە تۆوەکانیان ئەو ڕۆژانە لە هەشتی مارسەکانی سنە و مەریوانە چەندرا کە لە سنگفەرشی خیابانەکانە حجابیان دادا چادر چارشێلا و بە خەڵکینە وەرم بەسەر ئەم حجابەیە بڕۆن دووبارە پاسارە هات ئەیگرتن فعالینی ئێمە گیران هەموو لەوسە ئەو فعالینی ژنانە هەمویان گیران هەرە و دەمە حجابیان دەرێنا سمبۆلیک و فڕیانەدا ئەمە تۆیەک بوو کە ئەو دەم ڕژا بەڵام ئیمڕۆ ئیتر قسەی هەموو کەسێکە حتا ئیسلاح تەلەبەکە ئیمڕۆ جورئەت ناکە بڵێ حجابی ئیجباری بگەڕێتەوە بۆ ئەو تاریخی کە بۆ خۆی گونا حجاب مەسەلەیەک نییە حتا ئەویش بۆتە سوال تەماشاکە حتا سەڵتەنێت تەلەبەکان کە ئیمڕۆ باسی ئەکەن ئەوان ئەڵەن حتا بەشێک لە گروههای ئیسلامی هاتون کوتیان بابە حجاب مەسەلەیەک نییە ئەتوانی لێ بن بۆچی چونکە ئەو جنبشە ئەمەنە قەویە کە دەستی هەموویانی بەستۆتەوە کە ئیتر ئەوانە ئاسە ناتوانن تەوام بێنە مەقابلی ئەم حرەکەتە وەسیعی کە ژنانی هاتووە بەڵێ ئەم جنبشەی ئێستا لەواقع زۆر قویە زۆر تەغییری کردووە زۆر ڕادیکاڵ و قەوی بۆتەوە و قابلی گەڕانەوەش نییە بە هیچ ئەوان پەرچەمی خۆیە نەقیقەن بەڵام من یەک شتێک لێرە کە شتیە بەم لێرە کە پێم خۆشە ئاماژەی پێ بم دروستە من پێم وایە حیجاب مەسەلەیەکی زۆر ئەسڵی ئەم جوڵانەوەی و مەزەری دەرکەوتنی نایەکی گەورەیە ناوتنێکی گەورەیە بە تەواوی سیستەمەکە ینی ژن بە تەنها هەر لە ڕوانگەی دیفاعکردن و داکۆچیکردن لە مافە شخصیەکانی خۆی بۆ پۆشینی ئەو جلەی کە پێی خۆشە بی پۆشێ لەو ژوانگە بەردەستکەوە نییە هینی باسەکە لەسەرەوە نیە سە لە ئێران ئەو هەندەوە میخای لوخشی ڕوود بیتەوە خەریکن ئەمینە باسەکە ئەمە نییە باسەکە ئەمەیە تۆ ئەگەر کارگەیشتە ئەوەی کە تۆ لە حەریمی شخصی منە سادەترین ئازادیە کە من ئەتوانم هەم بێ ئەویش ئەوەیە چی بپۆشم و چ جلێک لە بەرکەم ئەمانە ئەگەر تۆ بە قانونی دەوڵەت تەدەخولت لەمەیە کرد و پۆلیست بۆ ئەمەدانا ئەمەتگیر کەواتە هیچ ئازادێکی تری من قیمەتی نییە لە کۆمەڵگایە یعنی باسەکە لەسەرەوە نییە کە من ئەم ئازادیان بەرێ ئیتر وازدەوانی تر دێنم بە پێچەوانەوەیە نا من ئەمەشم ئەوێ چونکە ئەزانم ئەمە کۆڵەکەی بوونی تۆیە تۆ کە من لە خێزانە بێمافم لە خوێندنگایە ئەبێ لە پیاوان جیاب کرێمەوە لە بڵین پاس و هاتوچۆیە ئەبێ لەگەڵ پیاوان جیابم لە شوێنی عمومیە ئەبێ لە پیاوان جیابم ئەبێ لە هەموو مافەکان و لە پیاوان کەمتر بێ ئەبێ زۆرتر کار بکەم و کارم بە زەحمەتتر چنکەوێ ئەبێ ببمە قوربانی تەحەڕوشی جنسی ئەبێ ببمە بە قوربانی ئەو سیستەمە جوانی کە ئیسلامی ئێرانی هێناوێتی کە مەسەلەی سیغە و ئەوانەیە بە قوربانی لەش فرۆشێ بە قوربانی هەموو ئەو شتانە ئەمە سیستەمەکەی تۆیە سیستەمەکەی تۆ لەسەر ئەساسی ئەم حیجابە دامەزراوە شەڕی من لەگەڵ ئەم حیجابەیە شەڕی منە لەگەڵ هەموو ئەم شتانەیە و ئەگەر جمهوری ئیسلامی تەواوی کۆمەڵگا خێزان ماڵ سەرجادە کۆڵان ناو کارگە ناو خوێندنگا ناو خەستەخانە هەموو شوێنێکی کردو بە زیندانی بۆ ژنان شەڕی ژن لە بەرامبەر جمهوری ئیسلامیە و ڕاپەڕینی ژن لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ڕاپەڕینیی کۆمەڵایەتیە لە هەموو ئەو جێگانەیە کە باسمان کرد هەر جێیەک زیندانی ژنانە شوێنی خەباتی ژنانە هەر جێیەک زیندانی ژنانە شوێنی ئازادبوون و ڕزگاربوونی ژنانە و خەباتی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانی ژنانە بەم اعتیبارە منوا ئەزانم دروستە کە ئێمە پێویستمان بەوەیە کە زۆر بە بەرجەستتر لەسەر مەسەلەی حیجاب قسە بکەین و نێڵین ئەمە بچێتە ژێرباری هیچ ناوێکی ترەوە هیچ شتێکی ترەوە هیچ ئەوەیەکی ترەوە دروشتمی ژن ژیان ئازادی نابێ بێڵین بێ بە مرد میهن ئابادی ئەمە هەر جەریمەیە کە بەرامبەر بەم حرەکەی ئەکرێت کە سەڵتەنە تەڵەبەکان بە نەخشەوە ئەیکەن بەداخەوە بازێک لە هەتا خوێنکارانی ئێران من لە دانیشگەکان نبینیم لە ڕووی نەزانیوێت دیارم دروشمە دووباراکەنەوە بێەوەی بزانن مانای چی ئەمە کۆت و بندکردنەوە و هێنانە دواوی ئەم جوڵانەوە جارێشتر نابێت ڕێگە ببدین بەمانە بەڵام باسی حیجاب لەگەڵ کولی باسەکانی تری ژنانە لەگەڵ کولی کێشەکانی تری ژنانە پێویستە پەیوەندی پیا بکە ینی هاتنە مەیدانی ئەم جوڵانەوەی ژنێکە ئەمڕۆ لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ڕاوەستاوە ئەڵێ من حیجاب فڕێ ئەدەم و تۆ پێت خۆشە پێت ناخۆشەکەیکی خۆتە تۆ ئەتوانی چاوت داخی من سرم داناخەم تۆ ئەتوانی سرت داخی من سرم داناپۆشم
ئەم ژنە لە خێزانیشا قبوڵ ناکە پلە دوو بێ. ئەم ژنە کە بەم ئازایەتێ بەم جەربەزەی هاتبێتە مەیدان ئەم کچە لە خوێندرگایە قبوڵ ناکە مافە سەرەتایەکانی زەوت کرێت و لە چاوپڕانەکەم ترسید بکرێت، لە دانیشگاکانە هەمان شت، لە شوێنی کارەکانە بەرامبەر بە نابەرابەری ئەوەستێتەوە. لەبەر ئەوە ئەم ژنە و ئەم پێکهاتەکە دروست بووە، ئەم بوونەوەرەکە هاتۆتە پێشەوە، من پێم وایە کە جوڵانەوەی ئازادی خوازی ژنان ئەگەر چی لە ڕابردووشە ئەم مێژوەی هەبووە، ئەمڕۆ پێویستی بەوەیە دووبارە تعریفێکی تر لە خۆی بداتەوە، ینی لەگەڵ هەموو ئەم شتانەی ترا پەیوەندی پیا بکاتەوە و لەگەڵ هەموو ئەو کێشانەش پەیوەندی پیا بکاتەوە کە سەرمایه‌داری دروستی کردووە، نەک تەنها جمهوری ئیسلامی. چکە جمهوری ئیسلامی ممکنە لە کۆڵ ژنان بێتەوە، بەڵام سەرمایه‌داری خواوە ئاسان لە کۆڵ ژنان نابێتەوە لە ئێران، لە بەرامبەر سەرمایه‌داریەکە کە لە ناو جەرگەی غەربا، لە ناو جەرگەی ئەو وڵاتانەیە کە پێوترێ ڕۆژاوا و پێشکەوت و دیموکراتی ئەوانە قڕقڕاکەی ژنی گرتووەوە، خەریکە مافەکانی لە دەستەسێنێتەوە، خەریکە بێ مافەکە، خەریکە بێ ئیمکانێتێکەوە، ئەوانە لە بەرامبەر ئەم سەرمایه‌داریە ئەڵێکی بە بڕوای من ئەم پێکهاتەیە و ئەم دۆخەی کە ئەم جوڵانەوەی هێناوەتی پێویستی بەوەیە کە هەڵسوڕاوان دووبارە بۆ پەیامەکانی ئەم جوڵانەوە بڕوان و دووبارە دای بڕێژنەوە. وایە ڕاستەکەی منیش لەگەڵتم کامڵێن، فقط دوشتی کەژی سفادەکەم ڕاستە هەموو وەزیەتە ئاواییەوە ئەبێ وەختیەتی کە ئەو کارە بکەین. یەکێکیانەوەی ژنان زۆر لە عەلەیهی ئەپارتایدی جنسی کارهای بەرجەستەیان کرد. شەهامەتی ئەو هەموو ژنانە کە ساڵهای ساڵ گیان ئەکەنەوە ئەسئلعان تماشا ڤیدیۆکان کە بۆ خۆیان ئەچن لە دانیشگاکان، لە تەزاوورات، لە مەدارس، لە هەر شوێگە بینی تێکەڵاوی بەوجودێنن. ئەسقەزا زۆرتر ئەو جربزەی ژنان بوو، شەهامەتی ژنان بوو کە تەلیسمی ئەم جیاوازیان هەمیشە ئەشکاند و هەمیشش بە خاتریەوە دەستگیرە بوون، جەریمە ئەکران، ڤیدیۆهای زۆر هەیە کە چنددە بە شێوەی وەحشەناک ئەزیێت و ئازاری ئەو ژنانە ئەکەن. یعنی مەسەلەی جیاسازی ژن و پیا و لە یەک یەکێک لەو مەسەلانەی دیکە بوو کە دووبارە ژنان هەر وەکو مەسەلەی حجاب بەرخودیان پێکرد، هەر لە مخالفەتیا بوون. و نکتەیەکی زۆر زۆر مەهیم لە ئێترازاتی ئیمڕۆ کە زۆر جێ خۆشحاڵیە و زۆریش بۆ خەڵکی ئوروپا و دنیا مەهیمەوی ژەوەیە کە وەختی کە ژنان حجابیان لابرد زۆر مۆردی پشتیوانی پیاوان قەراریان کرد. ئەمە لە تاریخی جەهانیە بێوێنەیە، تۆ لە هیچ دنیا نابینی کە ژن ئێتراز بکە پیاو بێتە پشتت و بڵێ وەڵدان ئافرین بە تۆ منیش لە نەگەر لە پشتی ئەخە قوربانی بۆ ئەدا چە بەشێکی زۆری جانبەخت کردوانی ئەم جوڵان و ئەم ڕاپەڕینە لە پیاوانن و ئەوان لەگەڵ ژنانە شعارەدەن ژن ژیان ئازادی و جانیان قوربانەکەن لە پێناوی. چونکە بە نظری من فقط ئەمە شتێکی ئەحساسی نییە کە خەڵک تووشی بوون. 43 ساڵ جەهەنەمی جمهوری ئیسلامی هەموو ژیان سێ نەسڵ ئەسووتێنەوە و ئیتر تااقەتیان بەسەر چووە و ئیتر ئەحساس دەکەن کە ئەبێ ڕزگامن و متوەجه یەک شتی مهم بوون، ناتوانن بە تەنیایی تاکە بیکەن، ناتوانێت پیاو بە تەنیایی ئەم مبارزەیە بکە بۆی کە بە خۆشبەختی بگە، ناتوانێت ژن بە تەنیایی بۆ خۆی ناتوانێت خۆی ڕزگارکە ئەگەر لەگەڵ پیاو هاوسێدا نەبێ. کرێکار ناتوانێت ڕزگار ببێ ئەو تا ئینقلابی ئمڕۆ ژن دەستی پێ کردووە، ئەبێ هەرچی زووتر بێت خۆی متحدکە لەگەڵ ئەم جنبشی ژنانە، ئەبێ خۆی هەماهەنگ کات. ژنان ناتوان ئیدامە بەکارەکانیان بن ئەگەر خۆیان هەم سەدانەکەن لەگەڵ جنبشی کرێکاری، چونکە سبحینێ ئەگەر بە کودتایەک ئەگەر بە ڕژیم چێنجێک کە بەداخەوە ئێستا ئەمریکا و ئەم وڵاتانەی ئوروپایی ممکنت دەسیسەیان بێت و تەوتە ئەرکەن لە عەلەیهی ئێران، جنبشی ژنان دووبارە بەرگەشتە خواتەوە، شکستە خوا، ئەزیەتیەکەن. مەگە لە بیرمان چێتەوە دەهەی 50 لە دنیای عەرەب لەبیرتە وەختی بۆ کۆلۆنیالیزم مبارزەیانە کرد، ژنانێکی زۆر ڕێکخراوەهای زۆر فعالی ژنان هاتن بە پشتیوانی لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیست خۆیان ڕزگار کرد. لە بەیانی ئەو ڕۆژەی کە ڕزگار بوون چیان کرد؟ هاتن فعالینی ژنیان دەستگیر کرد لە ناو مجتەماکانی ئیسلامی، کوتیان ئەمانە بەدئەخلاقن بێ ئەخلاقن، ئەمانە فاحیشن، هاتن تعدادێکی چەند نەفەرێکیان کوشت لە فعالینی زۆر فعالیان، تەواوی سازمانەکانیان بەست، ئەسەن دەمیان بەستن. تەجربەی تاریخی هەیە بۆ ئەم مەوزوعە. ئەینی ئەوە ممکنە بەسەر ژنان لە ئێران بێتەوە. دەنچە ئێستا باشترین فرسەتە هین ئەڵێ یەکێک لە فعالینی مەشهوری فێمینیستی ئەڵێ
مبارزەکردن خۆی مەدرسەیە دەورانە کۆڵی شت فێرە بیلێ مەبارزەکردن ئامادەسازیە تۆ خۆت ئاماداکەی لە زمنیەوەی کە ئەچی بۆ تەزاورات فێرە بی کە ئیتحاد لەگەڵ پیاو ئیتحاد لەگەڵ بازنشستگان ئیتحاد لەگەڵ معلمین ئیتحاد لەگەڵ کرێکاران قەویت دەکات وەلی بە تەنهایی ناتوانێت هیچ کارێ بکەیت ئەبێ لە عینی حاڵیش جنبشی ژنان چونکە جنبشێکی چونکە تاریخێکی خاصی بەخۆی هەیە ناتوانێت فقط خۆی گرێبا بە زەن و مرد ژن و پیاو لە هەموو تەشەکولەکانە ئەبێ پلتفۆرمی خۆی هەقیقەت دێنەوە سەر ئەم خاڵە من پێم خۆشە دێنەوە سەر و خاڵە بە تەفسیل تۆزێک ڕەبتی ئەمەی کە بۆچی ئەم مەسائلانە ئاوا گریان خواردو بەیەکەوەوە مەسەرەن جەنبە و لایەنی خەباتی سۆسیالیستیانەی جوڵانەوەی ژنان لە چیوە سەرچاوی گرتو هەرسە شتێکی ئایدۆلۆجیە دێنە سەرەوە مۆزوع بەڵام من پێم خۆشە ئێستا لەسەر نقطەیەک بە دقیقی بکەم کەمێکیش باسمان کرد باست کردووانم بەڵام پێ دوایە مەسەرەن کاریگەری ئەوەی کە ژنان لەم جوڵانەوەی ئێرانە لەم ڕاپەڕی ئێرانە لە پێشەوەن چ تەسیرێکی داناوە لەسەر ئەم حرەکەتی ئەمجارە چونکە ینی خۆڵۆنی یەکەمجار نییە جمهوری ئیسلامی لە بەرامبەر ڕاپەڕین و تووڕێی و ناڕزایی خەڵکان ڕابۆستێتەوە ئەوانە سەر کۆمەڵی خەڵکەن یەکەم جارە بەشدارێکە مازان یەکەم جارە ڕواایە بەس خۆ یەکەم جار نییە مە چەند وەختم لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئەمانە ڕوویداوە بەر لە ژنان کرێکاران هاتوون بوونە مەیدان و بەر لە ژنان زەحمەتکێشانی ئێران ئەو کرێکاران و خەڵکی دەستکورتی ئێران ڕاپەڕینیان کرد لە مەسەرەن 3 ساڵ لەمەوبرا 2009 بوو تقریبا نزیکی 1400-1500 کەس هەر لەو ڕاپەڕینی ئەو ساڵەیە کوژانی مەسەلەکە تازە نییە بەس ئەم جارەیان هاتنی ژنان لەناو ئەم جوڵانەوەی و جوودیان لەناو ئەم جوڵانەوە هەنێک خصوصەتی پێبەخشیەوە بە بڕای تۆ تایبەتمەندیەکانی چین چ کاریگەریشی داناوە هاتە مەیدانی ژنان لەسەر ئەم جوڵانەوەی ڕاپەڕینەی ئەم جارە لە زۆرێک لە ڕاپەڕینە تاریخیەکان ئەوانەی کە کلاسیکنەوە ئێمە لە بیرمان دێ زۆرتر پیاوان دێنە پێشەوە وەختێکە زۆر نزیکە بێتەوە ژن و پیاویش بەشداریەکەن و ئەکسەری ڕاهبەران لە پیاوانن جوان ئەیبینی کە هینێکی پیاو سالاری پدەر سالاری بەسەر جنبشەکەیە حاکمە و ئاگاکردنی ئەو ژنانە زەمان دەما بۆی کە هەمسەدایکەی لەگەڵ ئەو جنبشە هەر بەو معنایە و جنبشە زعیفە بێت جالبی ئەم جنبشەی ئێستا ئەوەیە کە ژنان ئەوەندە قودرەتمەندن کە ڕاهبەریان بەدەست گرتووە ئیمڕۆ کە ئیتە ئەسەن پیاو یا جنبشی کاریگەری کە بەتایبەت هەمیشە لەگەڵ ئەو مۆزۆی نیوە ئیتە ئەو مشکلی نییە ژن ئامادەیە لە مەیدان ژن حازرە ژن بەداری وەسین ژن نیوەی کۆمەلگایە زیاترە بە لە حازی جەمعیەت وەران پچی لە سەراسەری دنیا ئامار تماشاکەی هەمیشە جەمعیەتی ژنان زیاترن لە پیاوان بەنسبەتی نژادی بە هەر دەلیل ئێستا بەحسە نییە تەسەوور کە ئەو نیوەی زۆرتری لە خۆت ئامادەیە هاتۆتە مەیدان ئەوە نکتەیەکی نکتێکی کەوەیە ئەم جنبشەی ئێستای ژنان زۆر چەپیە پێیان ناخۆش بێ جریاناتی کە پێیان خۆش بیان ناخۆش نەبێ زۆر چەپی و کۆمۆنیستیە زۆر فەرمانخواهیەکانی ئازادی خوازانەیە ئەسەر ڕەنگوبۆی سەڵتەنەت تەڵەبی پێوەنی ئەسەر ڕەنگوبوون ناسیۆنالیستی پێوەنی هەرچی جریاناتی مەسەلەن ناسیۆنالیستی کوردی هەوڵەدەن لیباسی کوردی لەبەر مەحزای ژینا بکەن نەزانن داوت بکەن کە خەڵک لیباسی کوردی لەبەرکەن خەڵک بە لیباسی عادیەکانی خۆیان بەڵام چادریان لابین حجابیان لابرتووە دێنە دەرەوە هیچ بۆیان مەسەلە نییە ئەسەن ڕەنگوبۆی بۆ نکتێکی زۆر مهم ئەو ژنانە کە هاتوونەتە دەرەوە ئەسقەزا ئەرتەشی قەوی و ڕەهبەرانی قەوی جنبشی کاریگەرین بۆچی چونکە مناڵانی خودی کاریگەرن هاتوونە خیابان ئەوە بۆ خۆی مەسەلێکی زۆر گرنگە و دواتریش قسەی لەسەرەکەین هەڵاڵە ینی خۆ ئەم ژنان وانە بڵێ ژنان یەک چینێکی دیاری کراون ژنان لە چین و توێژی دیاری کراو پێکاتون خەسڵەتی ئەم جارەی ئەم جوڵانەوەی ژنان گرنگەکەی ئەوەیە کە توێژێکی بڵین زەحمەتکێش یاخود توێژێکی بێمافکراوی ژنان لە ناو ساحەکەیان کچانی دانیشگاکان کچانی خوێندکار لە ناو ئەم جوڵانەوەیان کچانی کرێکاری داهاتووی ئێران لە ناو ئەم جوڵانەوەیان نەک مەسەلەن مامۆستایانی زانکۆ یاخود کۆمەڵێک مەسەلەن حقوق دانیا مەسەلەن کۆمەڵێک مەسەلەن زانم ژنانی سەرمایه‌دار یاخود خاوەن شەهادە و بڵێن چینی سەرەوە
ژنانی ئاسایی وە ژنانی چینەکانی خوارەوەن کە لە مەیدانی خەباتن. بەڵێ بەنظەی منەوانە نقاتێکی مهمن لە جنبشی ژنانە کە ئەنجە قەوی بوونەکەشی لەوەیە کە تۆ ژن ناتوانانی بگەڕێنی تۆ بۆ ماڵ هەروەکو بۆ خۆت تەوزیحدا ئەوە پێی بڵێ ئەو حجابم حل کرد بۆت بەڵام چونکە بەداخۆ ئێمە وڵاتێکی ملی و دینین کوورش زۆر مهمە و تەقدیسی پادژایی مهمە و یا مەسەن دین مهمە هێشتا و لەخەرێ ئێمە دینی ئیسلامین و ئەمانەی سەر ناچێت ئەڵێ ناقبوڵم نییە قانونی ئەساسیم ناوێ قانونی شەریعەم ناوێ مطلقاً یعنی ئەو خسلەتەی تایە کە زۆر شت بڵێ نا ئەسن نەکوتن لەو جنبشە زۆر قویە و تەنیا ئومێدی جنبشی ئایندەی کرێگاریە جنبشای ڕادیکاڵە کە ژنی ئێران ژن لە موقعەتی کە ئێستاە هەیە بە هیچ وەخت ڕزایەت نادا بەرسادگی بە هیچ وەخت ناچێتە هیچ قراردادێک پای هیچ قراردادێک کە حەقی کەمتر ببیندرێ و ناتوانانی معاملەی هیچ معاملەی غەڵەتی لەگەڵ بکەیت و ئەوە بە نظری من کۆمەگەکە بە جنبشەکانی دیکە کە بەقەت ئەو ڕادیکاڵ بن بە نظری من. ڕاست دقیقاً زۆر چاکە من پێم خۆشە لێرەوە بچینە سەر مەوزوعێکی تر ئایا بەشێکی جوابماندایەوە ئایا مەسلەی ئەگەر بێت و بۆ نمونە مەسلەی هەڵاواردنی جنسی چونکە فەرقێک هەیە لە بینی جوڵانەوە بۆ لابردنی هەڵاواردنی جنسی بۆ لابردنی ئەوەی کە پێوتێ بە فارسی پێوترێت تەبعیز یعنی فەرزکردنی بەشێک بەسەر بەشێکی ترا سەر عادەتەن پیاوان بەسەر ژنانە فەرزکراون لە یاسایە لە کۆمەلگایە لە فەرهەنگە لە خوێندنە لە هەموو جێگایەک ئەم شتا بینی توانە جوڵانەوە ئەم جوڵانەوەی ژنانە ئەتوانێت بە معنایەک جوڵانەوەیەک بێ زدی ئەم هەڵاواردنە زدی ئەم پلە دوویەی ژنان بەڵام خودی ئەم لابردنی ئەم پلە دوویە خود بە خود ناکاتە یەکسانی یعنی تۆ توانی بێمافی یاسایی لە ژنان لەسەر ژنان لابەری ئەتوانی لە ڕووی سیاسیەوە ڕێگان بۆ بکەیت تۆ بگرە فرسەتیان بدەیتە کۆتایان بۆ دروستکەی مەجاالیان بدەیتە هەتا ژن هەبێ پیا و مەسەلەن نێتە پێشەوە بۆ ئینەکان بە جۆرێک سیاستێک بەکاربێنی بۆی کاژن موقعەتێکی باشتر ئەوەی کە لە غەربا باو ئەمانە بەڵام لە ڕووی واقعیەوە ناتوانی یەکسانی لە بینی ژن و پیاوە لە کۆمەڵگەی سەرمایەداریە بەدی بێنی باسەکەشە لەسەر مەسەلە ئەوە نییە کە کۆمەڵگەی سەرمایەداری کۆمەلگایەکە لەسەر نایەکسانی دامەزراوە لەبەرەوە نایەکسانی وەکو مەسەلەن بارانێکە بەسەر هەموو جێگەیەکە بارێ و هەموو شتێک بە ڕەنگی خۆی ڕەنگە کات و ئەوانە باسەکە هەر ئەمە نیە باسەکەمێ لە ڕووی اقتصادی و لە ڕووی ئابوووریەوە ئەوانی کە تەحلیلی مەواضعی ئەساسی نابەرابەری جنسیان کردووە لە بینی ژن و پیاوە کە بۆچیە بێ ژن ژێر دەستە بێ زۆر جار دێنە سەر باسی مەسایلی ئابووری شتێک لەوانەی کە ئاماژەی پێکراوە لە هەنێک لە دیراساتەکانی تازەیە قسە لەسەر دووبارە بەرهەمێنانەوەی کۆمەڵایەتیە یعنی تۆ سیرەکەی دیقەدەی کە لە کۆمەلگایە سەرمایەداری بەبێ دووبارە بەرهەم هاتنەوەی کۆمەلگا ئیمکانی نییە وەکو سیستەمێک بژ ینی سەرمایەداری هەر ئەو پرۆسەیە نییە کە لە ناو کارگەیان ڕوئەدا ئەو پرۆسەی کە لە ناو کارگەیان ڕوەدا بەرهەمهێنانی زێدەبایی ئەوانە بۆ ئەم زێدەبایە تحقیق بێبێ بە قازانج و بچەش جیرفانی سەرمایەدارەوە پێویستە کۆمەلگا هەبێ پێویستە تیجارەت هەبێ پێویستە مەسەلەن چوزانم چوارچێوە یەکە بێ بۆ تحقیقکردنی ئەم قازانجەی سەرمایەداران ئەم بەرهەم هاتنەوەی کۆمەلگایە ئەو بەرهەم هاتنەوەی چینی کرێکارێکە کار بۆ سەرمایەدارانەکە مەسەلەیەکە بە زۆری کەوتوتە ئەستۆی ژنان لە ناو خێزانە ژنانن کە زۆرترین کارەکەن لەو جێگایە کە باز لە پەروەردەی مناڵ بێ ژنانن کە لە پەروەردەی مناڵە بەشدارەکەن لەو شوێنەیە کە قسە لەسەر مەسایلی ئاگادارکردنی نەخۆشی و چاکردنەوەی خەڵکێک بێ کە تووشی نەخۆشیە بێ بۆ هاتنەوەی مەیدانی بۆ بەرهەمهێنان و بۆ کاری اقتصادیوانە ژنانن کە کاری تیاکەن لە زۆر مواضعانەوە ئەو مەسایلانەیە کە پێویستەکە سەرمایەداری خۆی دروستکاتەوە وەکو سیستەمێک تۆ ژنانە بینی شانیان داداوە بەر ئەمە ئەرکانە لە کۆمەلگای سەرمایەداریە ئەمە بێ بە هەرزان بۆ سەرمایەداری تەواو بێ ئەگەر نا مەسەلەن من کەی بوو 4 ساڵ لەمەوە پێش بوو ئۆکسفام منەظەمەیەکی بەریتانیە مرکزەکەی دیراسەیە لەسەر مواضع اقتصادی و نابەرابەری و نایەکسانیەکە لە دیراسەیەکە باسی کرده بوو ئەگەر ئەو کارەی ژن ئەیکا ئەگەر ئەو کارەی ژن ئەیکا بەبێ بەرامبەر لە ناو ماڵە بۆ پەروەردەکردنی مناڵ و ئەمان ئەگەر بێت و بە بەرامبەر بیکە بە پارە بیکە $2 تریلیۆن ساڵانە سەرمایەداری زەرەری لێکێ
ینی تۆ ناتوانی مەسەلەن سەرمایهداری بەبێ ئەم کارە هەرزانە بەبێ ئەم کارە ئەسڵەن پارە نەدراوەی بەبێ ئەم کارە تاڵانکراوەی بەبێ ئەم ڕەنجە زیبراوەی ژنان بتانی بژێنی ئەم حقیقەتە پێویست بەواکە بۆەوەی کە تۆ بتانی ژنان لەم موقعێتە بێڵیتەوە لەم موقعێتی ژێردەستە یا اقتصادیا بێڵیتەوە پێویستە لە ڕووی فەرهەنگیەوە ژێردەستیاکی پێویستە لە ڕووی سیاسیەوە ژێردەستیاکی پێویستە لە ڕووی قانونیەوە ژێردەستە و پلە دویانکەی تو ئەوانە ئەجینە ناتوانانی کۆمەڵگەی سەرمایهداری ناتوانێت بژی لەبەرەوە نایەکسانی ژن و پیا و ڕەبتێکی ڕاستە و خۆی بە بناغی سیستەمی سەرمایهداریەوە و مستحیلە سەرمایهداری لە سای سەرمایهداریە بتوانێت ژن و پیا و بەرابەر بن لەگەڵ یەکە بەم معنایە ئەتوانێت ئەم جوڵانەوەی کە لە ئێرانە هەیە ئێستا تەنها جوڵانێکی دژی تەبعیز بێەوە لەم چوارچەوەیە قەتیز بکرێت بەڵام ئایا ئێمە ئومێدی ئەوەمان هەیە کە ئەم جوڵانەوەی بە ئاراستەی جوڵانەوەیکی بەرابەری خوازانە و بەم معنایە جوڵانەوەیکی سۆشیالیستیانە بچێتە پێشەوە بەو ئەندازەی کە قسەمان لەسەر پێکهاتەکەی کرد وتمان پێکهاتی ئەم جوڵانەوەیە ژنانی چینەکانی خوارەوەین بەڵێ بەڵام بەو ئەندازەی کە ئامادەی سیاسی هەیە ئایا ئامادەی سیاسی ئایا تێڕوانینێکی پێشڕە و بۆ قیادەکردنی ئەم جوڵانەوە بەم ئاراستەیە بوونی هەیە بەپڕای تۆ ئەگە ئەوەی بڵێن بەڵێ زۆر زۆر واقعینە و جوابی هەر غیر واقعیە لەبەرەوەی کە بۆچی ناتوانم بڵێم بەڵێ لەبەرەوەی کە زۆر جێ نیگەرانی هەیە لەبەرەوەی تا ئێستا ئەوەندە فشاریان لەسەر بۆ زۆرتر هەر جبهەی لایەنی تەبعیزەکە هەر گەورە کراوەتەوە تەبعیزمان لەسەر لاچوەڵ ئەمجا بۆشاییەگە بێت ئەمجا ئەتوانین بیری لێ بکەینەوە تەسەوەکە هەر وەکو بە خۆتانەڵێن کە تەبعیز ئەگەر نەمێنێ بۆ بەرابەری چی بکەین لایەکی کەشی ئەوەیە کولی ئەوانەی کەش کە دەرگیرن زۆریان پێخۆشە لە خوددایان دەوێت کە فقط لەسەر تەبعیز هین بکەن چونکە ئەو دەم بە دەوڵەتێکی نوعی دموکراتیکی مدل ئەوروپایی یا هەتا نوعی مەسەن تورکیا حدی عقل ئەگەر ئەوان ڕایەت بن ئەسەن لازم نییە دەستکاری مەسلەی حقوقی ژن لە عەرسەی اقتصادی سیاسی اجتماعی ئەوانەیە بکەن مەسلەی حەلە بێ و متاسفانە ئەو بەشەیە کە ئەبێ ژنان ئیتفاقن کاری لەسەرکەم و فقط مەسلەی ژنانیش نییە ئەس قەزا و مەسلەی تەبەقەی کارگەرە مەسلەی جەریانێکی سیاسیە حیزبێکی سیاسیە کە ئەم پلتفۆرمەی هەبێ بۆ هەموو شرایطێک بۆ هەموو نوع مۆدلێک لە پارلەمان ئێعلامیکە لە مقابلیە تەسەورکە بەیانی ڕوبەڕووین لەبەر ئەوەی کە دەوڵەتێکی موقت لە ئێران دروست بووە و مەسلەی حجاب هەمووانە هەموو تەبریک بە یەکتریەڵێک بەڵام وەختێک نەچێتە سەرکار دووبارە مردی تجاوزی جنسی و ڕفتارهای جنسی سەحبکارەکە دێ ئەو فەرهەنگە نیە ئەو قانونە نییە کە بچێ شکایەتی لێ بکات و دفاع لە خۆی بکە بەخاتری ئەو حاملەیە منداڵی لەبەرایە کە ئەچێ بۆ سەرکار جوابیەکەن شغلەکەی پێنادێت ئەوەی کە سنی مەسەن حتا تۆزێک لەسەرەوەیە حتا بەشی ینی دیسکریمینیشن لە هەموو بەشەکانی بشایە ژنەکە زووتر دەرەکەن حقوقی هەر نابەرابەرە ئەنواعی کار لە سویدا تۆش لە بەریتانیا زۆر خراپترە لە بەریتانیا وەسعیت زۆر زۆر لە سوید خراپتر سوید کە لوتکەی بەرابەری ژن و پیاوە حقوقی ژنان ساڵانە نازانم چەند هەزار کرۆن لە پیاوان کەمترە جا تەسەوەری بکە کە لە دوا جمهوری ئیسلامی ئەمەمان هێمە ئەم وڵاتە دروستکەینەوە وەختی کە تماشاکەین ئەو بێعەداڵێتیە ئەوەندە زۆرە و ئەمجا بەرابەریش فقط مەسئلەی تەبەقەی کارگەر و ژنانە بە ئەوەت پێڵم ئەگینا مەسەلەی هیچ کەم لەو ئەحزاب بوو لەو جەریانات و لەو گرایشانەی دیکە نیە ئەس قەزا ئەوان پوش دای دەپۆشن چونکە ئەوان بخوان سەرمایهدارانی ئایندەی ئەو وڵاتەن بە مۆدلێکی کە دەنەتیجە هەر وەختە ئێمە باسی بەرابەری یەکەین ناوچەوانی ئەنگژە بێ ئێمە لەسەیە لە تەزاورات بلات کوێ ئەڵێن ئازادی و بەرابەری فورن شعارێکی کە لە مەقابلیە دێن ئەترسن لە بەرابەری چونکە بەرابەری ئەساسەن ئەو شتەیە کە تۆ تیشە لە ڕیشەی سیستمی سەرمایهداریە دەی بۆ بەرابەریەش
دروستە کە تەبەقەی کارگەر ئەگە متشەکل بووایە لە شرایەتی ئێستاە ئەگە قدرەتی ئەوە قەبی بووایە یەکێک لە کارەکانی ئەوە بوو کە لە هەموو ئەرسەکانە بەرابەری ژن لە بەرچاو بکرێت بەڵام متاسفانە ئێمە لەگەڵەوە ڕوبەڕوونین لە عینی حاڵ لە خودی جنبشی ئازادی ژنیشە ئێمە لەگەڵەوە ڕوبەڕوونین جنبشی تەبعیزی زۆر قەویە بەڵام هەروەکو کوتمان مبارزە و قیام مەدرسەیە دەبێ خۆی بۆ ئامادەکەن دەبێت پلتفۆرمی خۆیان هەبێ لەو رابطەیە و پلتفۆرمەکە ئیتفاقی هیچ ژیایی لەگەڵ جنبشی تەبەقەی کارگەر نییە زۆرتری نزیک دەکاتەوە بە نەخشە عەمەلی خۆی ئەڵێ ئەمە نەخشەی منە بۆ ئەوی کە ژنانی کاریگەر لە تەبەقەی خۆماندا بەرابەر بکەیت لەگەڵ یەک وەختێک کە ژنانی کاریگەر بەرابەرە بن و ئاگابن خیناکە با ژنی سەرمایه‌داریش کە دراوسەی منە بە ئەویش لەو ئازادیە بەهرەبەرێ هیچ ئیشکاڵێکی نییە معلم و پەرستاریش و هەر وەزیفەمە یعنی بەنامەکەم ئەوە بووکە بە ئازادی خۆم من کولی جامعە ئازاد دەکەم با ژنی دەوڵەمەندیش ڕزگار ببن حەقی بیمەیان بێ ئەگەر پێیان ببڕێ حقوقی سیاسی و اجتماعی شاملیان ببێت تەواوی قوانین کە لە مەملەکەتە هەیە شاملیان بێ دەرنەتیجە هەم چ تەبەقەی کارگەر بەداخەوە ئەو ئامادەگەی عالم مەرحەلەیە وەلی ئەبێ بڕوات بەرەو ئامادەگیە وچ ژنان ئەبێ لە فقط جنبشی عەلەیهی تەبعیز بێنە دەر زمینی ئەوەی کە هەر پێی ئەچەسپێن و دروست بە دروست ئێستا هاتوون بەڵام جنبشی عەلەیهی نابەرابەری اقتصادی حقوقی سیاسی ئەمانە ئەبێ لە بەرنامە عەمەلیانە بێ وەمەت بە چی دروستە بێ ئەو گرایشە ئەبێ خۆی سازمان بە ئەبێ ڕەهبەرانی خۆی پەیداکە ئەبێ کوڵ ببێتەوە ئەبێ دانیشە بزانێت چی دەبێت بە تۆری مشەخص بەڵام بە بڕوای تو ئەمڕۆ وەختی نییە ئیتر چونکە ئەزانی چۆنە ئێستا لە سەروبەندی شۆڕشە لە سەروبەندی ئاڵوگۆڕەکانە خەسیسەتێکی ئاڵوگۆڕی شۆڕژێرانە ئەوەی کە هەمووی کاتێک فەنتاسیایە ئەوەی کە هەموو کاتێک بە خەیاڵی تۆ دێت و پێدوایە جێبەجێ نابێ لە هەلومەرجی شۆڕژێرانەیە ئەبێ بە واقعیت ئەو ئەنێرژیە شۆڕژێرانەیە کە ئاتەقی من لە هەموو شۆڕشەکانە تاقی بۆ تۆ من باسێکی بڵێن توێژەرێکم بینی لەسەر شۆڕشی رووسیا کە لە شۆڕشی ئۆکتۆبەرا ژنان پێیان وا بۆ توانن چی بکەن و چۆن هەموو مەسەلەن یاسای خێزانیان هەڵبۆشانەوە یاسای مەسەلەن ئەوەی کە چێ مەسەلەن مناڵی غەیرە شەرعی و شەرعی کۆمەڵێک شتی زۆر جیاواز مەسەری یاساکانی بڵین جیابوونەوە ئەوەی کە چی ئەتوانێت جیابێتەوە چۆن جیابوونەوە ڕواتە هەموو شتانیان هەمویان هەڵبۆشانەوە هەموو شتێکیان گۆڕی وە بالموناسبە مەسەلەن لەو شتانەی کە زۆر هینە جێگەی سەرنجە بەڕاستی جوڵانەوەی یان شۆڕشی رووسیا دواتر شۆڕشی ئۆکتۆبەر بە خۆپیشاندانی ژنانی 8 مارس دەستی پێکرد تەمان لە هینە لە ئەدەبیاتی بڵین چەپ و کۆمونیستیا و ترە شۆڕشی شوبات دەستخۆی لە ڕاستیا شۆڕشی 8 مارسە 8 مارسە ژنانی پترسبۆرگ دێنە مەیدان و ئەوانە خۆپیشاندانەکەن و بە دوایە کرێکاران دێن خۆپیشاندانەکەن و سەرنجام دوای دوسێ ڕۆژ ئەوێ بە شۆڕش و قەیسەر ئەڕوخێەوە حکومەتی موقەت دێ و دوایە ڕاوتە دەست پێکات تا لە ئۆکتۆبەرا کۆتایی دێ بە شۆڕشی ئۆکتۆبەر و هاتنە سەرکاری بەشەکەەکان لەم جوڵانەوەی 8 مارسەیە کە ژنان هاتوونەتە مەیدان یەکێک لە خواستە ئەساسیەکانیان ئەوەیە کە پێویستمان بە جلشۆرگەی عمومی هەیە جلشۆرگەی عمومی ئەمێ یەکێک لە مشکلە گەورەکانی وڵاتە ساردەکانەوەی کە چۆن جل بشوی یانی جشتن خۆی هەر مەساتێکە بۆ ژنان بەتابەتی ئەو وەختەکە 100 شتێک ساڵ لەمەوبەر کابێت چەند سەخت بوو بێ ئەوانە وتیانە لە جێگایەوەی ئەم هەموو وەخت و ئەنەرژیە سەرفکەینوان جلشۆرگەی عمومی دانی ینی لە یەکەمین هەنگاوەکانی ئەم حرەکەتەوە ئەم جوڵانەوە بە ئاراستەی کردنی کاری ناوماڵ بە کاری کۆمەلگا هەنگاوی هەڵهێناوتەوە کە ئەمە بە بڕای من ئەمە ئەوەیە من پێم وایە ئەم ڕۆژانە لە ئێرانە لە سەروبەندی ئەم جوڵانەوە شۆڕژیانە کاتی ئەوەیە کە ژنانی یەکسانی خواست چاویان بکەنەوە چونکە ژنانێک کە ئێستا هاتوونەتە مەیدان و خەریکن خەباتەکەن سنگیان ناوە بەگولەوە بە 16 ساڵی خۆیانەکەن بە قوربانی بەدیهێنانی مافەکانیان ئامادە نین لە داهاتووە پلە دووبن لە کۆمەلگایە و ئەگەر نانوێت پلە دووبن لە کۆمەلگایە بێ سۆشیالیست بن و ئەگەر ئەیانەوێت سۆشیالیست بن ئەبێ بە عملی بە کۆمەلگای بڵێن سۆشیالیزم یعنی چی و نەک تەنها جوڵانەوەی ئازادی خوازانە لە ئێران و نەک تەنها شۆڕشی ئێرانوانە تەواوی ئەوەی کە پێوترێ فیمینیزم لە جیانە بخەنە سەر گێڕێکی تر بخەنە سەر دەندەیەکی تر بخەنە سەر
ئاوازێکی ترەوە لە ڕوتێکی ترابی بەنە پێشەوە کە ئەمە توانێت ئاڵوگۆڕێکی گەورەی جیهانی بێ بەڵام پێم وابێ وەختەکەی ئێستایە ینی ناکری ئەمە هەڵگیری بۆ دوای ئەوەی کە تەبعیز تەواوە بێ کە تەبعیزمان تەواو کرد اینجا دێنە سەر مەوزوعی وە ئەوانێ بە تەبعیزت لێلا ئەبن هەڵاواردن لەسەر لا ئەبن و ئەوانە دوای داوای ئەواکی کە ئاڵێم وەکو بەشەر وەکو پیا و حقوقم هەبێ مافم هەبێ لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوانە کۆمەڵێک هەڵسوڕاون داوای ئەماکەنوان دەمکوتیانەکەنوان نێرنەوە بۆ ماڵەوە کاتەکەی ئێستاە لەم سەروبەندەیە کە پێویستە حرەکەتی بۆ بکرێ بەڕاستی لە ناو ئێرانیشەوە پێویستە دەست پێ بکە بەڵام هەڵسوڕاوانی دەرەوە ئەوانی کە لە ناو جوڵانەوەی ژنانان کاتی ئەوەیە چونکە باسی سۆشیالیزم هەر نابێت جوملێکی جوان و خۆش بێکە لەگەڵ لە دوای بەیان نامەکانە بوترێ بەڵام سۆشیالیژم ژنان ڕزگارەکە ئەبێ بە عملی دەرکەوێ تێڕوانینی سۆشیالیستیانە بۆ یەکسانی و بۆ ئازادی ژنان چ فەرقێک و جیاوازیەکەیە لەو تێڕوانینی هێلاری کلینتۆن لە تێڕوانینی حیزبی چەپی سوید لە تێڕوانینی لەیبەر پارتی لە بەریتانیا ئەبێ ئەمانە بەرجەسە بێت و دەرکەوێ ڕاستی بەڵێ ڕاستەکەی هەر وەکو خۆت کوتت نکتەیەکی کەش زۆر مهمە بە هەر ئەندازان لەم دەوڵەتە چونکە کوتم ئەو ئامادەگیە وجودی نیە بە وسعەتە ئەو جنبشە خۆی ئامادەکە بۆ مبارزە بۆ بەرابەری مقدمەیەک هەیە با هەیە ولی ئێستاش ئەو فعالینە ئەبێ ڕەهبەرانیان کۆبنەوەکانە بێ ڕێکخراوەکانیان تشکیل بن دروستە هەموو ڕۆژێ لە خیابانن بەڵام بێدانیشن قسە بکەن دروستە ئێمە لە دەرەوەی پشتیوانیان لێەکەین و ممکن زۆر جار بخوان زۆر ئاگاهترن بەسە ئەوڵەن ئاگاهی ئەوان زۆر فەرقیان هەیە لەگەڵ زمانێک کە ئێمە ئینقلابمان کرد ئاگاهی نۆعی کچێکی 17 ساڵە کە من بووم ئەو دەم لەگەڵ ئێستا زۆر متفاوتە ئەمان زۆر هۆشیارترن ئیمکانات زۆرترە نتیجە سریعتر ئەتوانن خۆیان سازماندەهی بکەن سریعتر ئەتوانن پلتفۆرمەکانی خۆیان بەنە دەرەوە و خۆیان وەسڵکەن بە باقی جنبشەکانی کە کردویانە کەم تابێت بەڵام یەک نکتەی کەش مهمە ئەوی ژەوەیە کە هەر دەوڵەتێکە لەسەر کار بێ ئەگە ئەم ژنانە ئامادەگیان هەبێ ئەبێ داوای حەدی ئەکسەری ئەو خواستانی خۆیان بکەن کە 100% خواستایەکە کە سوسیالیستیە ئاخاهی بەرابەری تەڵەبیتیایە بە هەر دەرەجەیە کە پێی برەوە تەحمیلی کەن بەو دەوڵەتەی کە دێتە سەرکار بەنەفعیانە بەرەوەی کە گوشایش و ئامادەگیان پێ ئەدا بۆ ئەوەی کە هەوڵی زۆرتر بن بۆ باقی کارەکانیان و نکتەیەکی کەش کە من پێم وایە مهمە ئەلەم بەحسەیە هەر لە سەتحی دنیاشە ئەلبەتە ئەم تەغیرە ئەڵگۆریە بە وجود هاتووە لە سەتحی فێمینیزمە ئەلعام فێمینیستی 5 ساڵەوە پێش تقریبا 1 دەهەی پێشوو کە نێئۆلیبرالیسم بوو کە تەواو داغان بوو مرده بوو ئەسڵەت ئەسڵەن ئەوە مسەبەبی بەدبەختی ئەو هەموو کەمیونیتیانەی دەروی وڵاتن کە ئێمە لێرە هەوڵیان بۆ دەنی و مبارزەیان بۆکەین و کاریان لەسەرەکەین کە هاتن بە مەسئلەی مولتیکالچورالیزم و نسبیەت فەرهەنگی هاتە قوڕیان بەسەر هەرچی ژنی ئەم کەمیونیتیان ناکرد پێیان لێیان گەڕن ئەمانە دینی خۆیانە ئاینی خۆیانە پێیان خۆشە چارشێو لەسەرکەن تەوهین بە دینیان مەکەن ئاینی فێمینیستەکانی ئەو دەمە بوو ئەم ماڵغێرانیانیان هێنا کە ئێستا خۆیان پەشیمان بوونەوە بۆچی کەفی سوسیالیستیان مەزومێ زۆر ئاگاهانە هاتوون دەمەیدا بەخزاگە بۆچی چونکە دنیای سەرمایەداری لە سەتحی جەهانیە ئەوەندەی ڕۆژڕەشی بۆ خەڵک پێناوە لە دەرەجێ ئەوە بۆ سەر ژنان کەیتر ژنان فشاریان وهاتو ژنان لە خوارەوە فشاریان وهاتوە دەرجە ڕاهبەرەکانیان ئەبێ بیر بکەنەوە و ئەبێ خۆیان ئامادەکە لە مقابلی ئەو مەوجە وەسیعەتە ژنان ئیتر تەحملی ئەو وەزیەتە ناکەن ئەوانیش دەبێ باسازیەک لە بۆ خۆیان بکەن هەروەها خەریکن باسازیەکەن باسازیەکی گەورەشیان ئەوەیە کە خەریکن دووبارە لەسەر مبارزەی اقتصادی قساکەن لەسەر مەسەلەی بەرابەری قساکەن لەسەرەوەی کە چۆن خۆیان لەگەڵ تەبەقی کارگەر نزیککەنەوە لەگەڵ جنبشەکانی کە نزیککەنەوە لە عەلەیهی سەرمایەداری بن بە تۆری مشخص قسەی لە عەلەیهی سەرمایەداریەکەن 1 دەهە لەوە پێش ئەسا ئەوانیان لە بیر چوو بووە فێمینیسم شتێکی کە بوو عینی ئەوە بالاخره لە ئێرانیشە بە ئیتفاق بکەوێ تازە ئەم مەرحەلەیە ئەوان پێشترش چوونەتەوە ئەبێ واقعاً خۆیان وەسڵکەن بە تەبەقەی کارگەر ئەبێ پلتفۆرمی مشخصی خۆیان لە هاوپشتی لەگەڵ تەبەقەی کارگەر ئێعلام بکەن بڵێن دقیقاً بۆ ژنان چیان ئەوێت بڵێن دقیقاً بۆ گەیشتن بە بەرابەری
بۆ تەغییر لە وەزعیەتی اقتصادی ژنان، شغلی، ماڵی، حقوقی ئەبێ ماکزیمۆمی ئەوەیان بوێ نابێت لێرە شتێکی تریش بڵێن هەڵاڵە جا بۆ ئەرچی چینی کارگەر نییە ئەرچی چینی کارگەر نییە کە بێت ئەم پلتفۆرمە بدا ئەرچی جوڵانەوە کۆمونیستیەکانیە کە بێن ئەم پلتفۆرمە بدەن بەڕاستی ئیکتیفاکردن بەوەی کە باس بکەین لە دژی حیجابی ئێمە لە هەموو کەس ڕادیکاڵتر هەموو شریعەتی ئیسلامی بەرینە ئەولاوە هەموو ئەمە هێشتا تۆ لە چوارچێوە و لە جوغزی تەبعیز ئاخولێتەوە لە جۆزی دژی هەڵاواردن ئاخولێتەوە هێشتا نەچوویتەتە سەر ئەوەی کە بەرابەری یعنی چی ئەم جوڵانەوەی ژنانە لە ئێران لە جوڵانەوەیشی دژی هەڵاواردن و تەبعیز ئەبێ بگۆڕێ بە جوڵانەوەیەک بۆ بەرابەری ژنانی ئێران ئەزانە ژنان بە ڕەگ و پێستەوە هەستی پێکەن ئەو هەتا ئەو ژنانەشی کە ناتوونەتە مەیدان و چاشێوەکانیان فڕێنادەن و لەشکەکانیان فڕێنادەن ئەزانن ژن لە ماڵە یەکەمین کەس لە خەو هەڵەسی ئاخر کەسی ژەخەوێ ئەو کاتێک کە خواردن نییە لە هەموو کەس کەمتر ئەو نانەخوا ئەو کاتێک کە ئاو نییە بەشان ئاوە بێبێنە بۆ ماڵەوە ئەو کاتێک کارەبانە ئەوە ئەبێت لە هەموو کە زیاتر ماندوو بێت و ئەو کاتێک کە ئاگر نییە ئەو کاتێک کە سوتەمەنی نیە ئەوەی ڕاکە بە دوای سوتەمەنی سوتەمەنی پیاکات و ئاگای لە ماڵ بێ ئەو کاتە کە مناڵ نەخۆشە ئەوە ئەبێ گەشتی بە دیارەوە بگرێ و پیاویش کە دێتەوە لە هەموو ڕۆژەکە لە ناو بازارە لەسەر کارە لە ناو دایرەیە لە لایەن پۆلیسەوە لەلایەن هەر کەسێکەوە شەقی تێ هەڵدراوە و کەرامەتی پێشێلکراوێتە ماڵەوە گۆرەکانی فرەگرا ئەبڕۆ جوتە گۆریێن بۆ بشۆ خۆی ئەکا بە تەعویزی نەفسیە داتەوە بە خۆی ئەها من ئینسانم من پیاوێکم توانم هەیە کە بتوانم کەسێکی کە لە خوار خۆمەوە ئیستیغلال بکەم ژنان ئەم حەقیقەتانە ئەزانن و ئەزانن کۆمەڵگەی سەرمایهداری و کۆمەلگایەکە لەسەر بنەمای چینایەتی دامەزراوە ئەوانە ناتوانێت ئەو مافانیان بۆ بێنێتە دی و ڕاستەکەن ئەوانەی پیان ئەڵێن بە ژنانی ئێران ئەڵێن ڕاستە ئێوە لە ئێرانە چەساوان بەڵام ژنانی تریش لە وڵاتانی تراستەمیان لێکرێ ژنانی تریش لەژێر کۆتوبەندی تران لە بە شێوازی تر ئیهانەت بە کەرامەیانەکرێ هەموو ئەمانە حەقیقەتە و ژنان کە لە بەرامبەر جمهوری ئیسلامی لە بەرامبەر ئەم هەیولایە ئەم دڕندەیە ئەم دێوەیە ڕاپەڕێ و هاتۆتە مەیدان و ناترسێ ئەبێ ئامادەی ئەوەی هەبێ هەر ئەمڕۆ بڕاتە پێشەوە بۆ یەکسانی و ئەمە ئەرشی کۆمونیستەکان و ئەشتی سۆشیالیستەکانە بە بڕای من ویستمەوە پرسیارە لێ بکەم بەڵام بەشێک خۆم هەممدایەوە کە ئەرچی سۆشیالیستەکان و کۆمونیستەکان لە ئێستاە چییە من ئاوایە بینم ئەبێ پێش بکەون و ئەم ڕێگایە ڕوونکەنەوە ینی پێویست ناکە سۆشیالیزم نابێ هەر شعارێک بێ هەموو بەیاننامەکان وسی لەسەرەوە تا خوار و هەر باسی نابەرابرهینەکەی نابەرابەری یاساییەکەی باسی قانون و شریعەتەکەی باسی ئیسلامەکە 1400 ساڵ باسی ئەوەکەی سەنگەسار و ئەوانە کە دوایی دیتەوە بۆی کەوا نەڵێن ئەم بەیانە لە بەیانەکەی جەماعەتی هینەچێ فیمینیستەکانی ئەمریکا چێ ئەوانە لە خوارە سۆشیالیزمێکی بۆ زیادەکەی هەڵی بە چەسب پێوەی نراوە هەر هیچ پەیوەندی بە ناوەڕۆژی بەیاننامەکەونێ بە بڕای من ئەمەیتر ناتوانێت جواباتەوە لە جوڵانەوەی ئازادی خوازانە و یەکسانی خوازانەی ژنانی ئێرانە ناتوانێت ئەمە وەڵام باتەوە هەر لەگەڵتم هەم ئەحزاری سیاسی و بەتایبەت لە دەرەجەی ئەوڵ طبقەی کارگەر جنبشی کرێکاری فعالینی ئەو جیانەی کە ڕێکخراوەیان تێپێکێناوە هەمیشە تەشویقراوە من بە بەشی خۆم هەمیشە هەر وەختی ئەخبارم هەر وەختی قسەم کردووە هەر وەختی مۆزەگیریم کردووە بۆم زۆر مهم بووە تەماشاکەم بزانم ئەو ئیتلاعیانەی کە بەشی کرێکاری کە متشەکلن کە ئاگان ئایا ژنانیان چەندە بەشدار کردووە لەگەڵ ئەو حرەکەتانی خوێن ئەگەر باسی مەجموعە عمومیەکەن چۆن باسی ژن و پیاوەکەن کە لە مەجموعە عمومیە شرکت بکەن سەبارەت بە حقوقی ژنان ئایا قسە ئەکەن یا قسە ناکەن ئەمانە هەمووی تعلیمە ئەبێ فێری ببین و ئەبێ بیکەین و بێداوایان لێ بکەین کە ئەنجامی بان ئەواییە کە ئەوان بەیەکەوە نزیکە بن ئەگینا فقط لە سەرحی شعارداننا وەکو حزبی خۆشمان حزبی کۆمونیستی کاریگەری ئێران حکمەتی ئەمە بە بەشی خۆمان هەوڵمان داوە کە پلتفۆرم بین کە دائم بیڵێن کە نزیکایەتی ئەم دوو جنبشە جنبشی ژنان ئازادی ژن و جنبشی کرێکاری لە عینی حاڵ هەوڵدان بۆ بەرابەری کە مەسلەیەکی زۆر زۆر مهمە بارها بە خااتریەوە ئێمە سەرزەنش کراوین پێمانەڵەن ئێوە خێناڵاتین ئەوە بۆ ئارزوانە ناگەن وەلی حقیقەتی ئەوەیە جنبشی ژنان و جنبشی ئێترازی لە ئێرانە ئیمڕۆ ئەو شتەی ممکن کردووە ئیمکانی هەیە کە ئێمە بە ئارزووە بگەین ئیمکانی هەیە کە بتوانین ئەم بەرنامە ڕزیە بکەین و ئیمکانی هەیە کە دنیایەکی باشتر دروستکەین حتا ئەگەر ئێستا بە خودی سوسیالیزم نەکەین بەڵام هەموو بەرنامەی ئێمە لە ڕاستای ئەو مەسئلەیە و مەتریال وجودی هەیە جنبشی ژنان ئامادەیە
فەوق العادە ڕادیکاڵن جنبشی کرێکاری دەنگی خۆی بەرز کردوێتەوە و ئەم دوو جنبشە بە نامەعەمەلی خۆیان بە تۆری مشەخەز ئەتوانن دنیایکی زۆر باشتر بۆ جامعەی ئێران نیشانکەن 43 ساڵ ئەدێک مەلای دواکەوتووی ئەحمەقی کەودەن تەواوی ئێران و تەواوی 85 میلیۆن خەڵکیان کوشت و تاران و ئەزیەتیان کردن بە بێسەواتترین معلومات هاتن حاکمیەتیان بەسەر ئێرانەوە کرد چۆن ئەم هەموو دوو جنبشەی کە ئەم هەموو مدرنە ئەم هەمە ئازادی خوازیە هەیە منداڵی کرێکار ئێستا کەمترینیان لیسانسیەی هەیە حتا بەڵام بێکارە بەڵام برسیە بەڵام لە زیندانایە ئەوانە ئەتوانن ئایندەی ئێران بن ئایندەی حکوومەتێکی سۆشیالیستی بن بۆ ئێران بەڕاستی لەوەش نەترسین هەڵاڵە من بەم قسەیە کۆتایی پێدەم لەوەش نەترسین ماکزیمالیست بین بەڕاستی ڕۆژەکانی شۆڕژ ڕۆژی وەدیهاتنی خەونە گەورەکانی چەساوەکانە ئەبێ هەمیشەوەمان لەبیر بێ ڕۆژیەوە نییە هیچ کەلیمەیەک و هیچ وشەیەک و هیچ خەونێک و هیچ ئارەزویەکی خۆمان بشارینەوە بەعکسەوە ڕۆژیەوەی دەریخی بەڵێ بەرابەری واقعیمانێ بەرابەری ڕاستەقینەمانەوێ بەرابەری یەکمانەوێت کە هیچ جێگایەکی بۆ تەفزیلکردنی لایەک بە لایەکی تراتیانەوێ بەرابەری اقتصادیمانەوێ بەرابەری سیاسیمانێ بەرابەری کۆمەڵایەتیمانێ بەرابەریمانەوێ بە هەموو معنایەک ئەمەیە بەڕاستیە بێ سەر لەوحەی جوڵانەوەی ژنان و جوڵانەوەی کرێکاریش بێ لە هەمان کاتە بۆ چارەسەرکردنی پرسی ژنان من شتێکی یەوتۆم نەماوە ئەگەر وتەت هەبێت چکە سعاتێکیشمان بەرنامەکە تێپەڕان بەرنامەکە زۆر بەڕاستی بۆ من کورد بوو نازانم مێدەوارم بینەرانی شەروای ببینن من دەستخۆشی لێکەم ئەگەر شتێک هەیە بەرنامەکەی پێکۆتایی پێبێنە ئەگەرنا من زۆر سپاس دەکەم من زۆر سپاس دەکەم و پێشم خۆشە بڵام کە شۆڕشەر ئیدامەی هەیە پشتیوانی جیهانی پشتیوانی خەڵک پشتیوانی بە تایبە وڵاتانی دراوسێ بە ئێران ئەجم لە ئێران کوردستانەکان زۆر مهمە و دەرسەکانی جنبشی ژنان زۆر مهمە کە باقی وڵاتەکانی دیکە مروری کەینەوە هیوادارم ئەم موقعیەتە بەرجستەی کە لە ئێران پێکاتوە بە جنبشی ژنانیەوە بە هەموو جوڵانەوەکەی سرایەت پێیاکە بۆ تەواوی منتەقا دەسەکان خۆش بە من دوێنێک لە تویتەر هینێکی فلیمێکی زۆر سەرنجڕاکێشم بینی هەر ئەو سرودی بەرای ئینهێدامی کاخێ دشمن شتێکی ئاوایە بە فارسی تەرجمە کراوە هینێکە سرودێکی ئیسپانیە لە شیلیۆ وتراوە یەکەم جار ئەو سرودا بە شێوەیەش تر وتراوەتەوە ژنان و توانێتەوە هەم کەلیماتەکانیان گۆڕی و هەم بە دزیەوە تەسویر کراوە لە ناو مەدرسەی مۆسیقای هینە یاخود زانکۆی مۆسیقایە لە تارانە پێم خۆشە پێکەوە بەو دیتنی ئەو فلیمە کۆتایی پێبێنین و هەر لە ئێستا شۆ بڵێم دەستت خۆش بێ و زۆر سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە و بەبینەرانی ژەڵێم خۆشحاڵم تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر و تا دیتنێکی تر بە شادی و کامەرەینتان ئەسپێر.